ویستیان لێکمانکەن خەمت نەبێت ئەبین بەلاوک و حەیران ئەبین بە مەقام و لۆرە و هۆرە ئەبین بە بەستە و شەرارەی بەندێک ئەبین بە گۆرانی بۆ گەروی گۆرانی بێژێک ڕازی نەبوویت ئەگەر ویستیان لێکمانکەن خەمت نەبێت ئەبین بە باڵندەی وشە و لە کوێستانی بەرزی مێشکی شاعیرێکە هێلانەیەک دروست دەکەین ڕازی نەبوویت بە ملوێن جار بەڕەهێڵە دەڕژەینە سەر قات و قڕی شۆڕەکاتی ئەم سەردەما ئەبین بە مەزرابی پەنجەی دەستی شۆخێک ڕازی نەبوویت ئەگەر ویستیان لێکمانکەن خەمت نەبێ من و تۆ هەین من و تۆ هەین تا ئەو کاتەی نۆت و مۆسیقا و لاوک و حەیران و مقام و بەستە و لۆرە و هۆرە مابێ من و تۆ هەین من و تۆ هەین ئەگەر ویستیان لێکمانکەن خەمت نەبێ ئێوارەتان باش خۆشەویستان ئێوارەتان باش بینەرانی گەڕیانێژی و بینەرانی هەوادارانی رادیۆی گەڕیان لە سۆشیال میدیا لە فەیسبوک لە پەیجەکانمان لە ئەکاونتەکانمان یەک دنیا ڕێز و خۆشەویستی ئێمە بۆ ئێوە بەشێک لە کارمەندەمان و نەناس و خۆباشەکانی رادیۆی گەڕیان لێرەین لەگەڵ هەردوو هاوڕێی خۆشەویستم هاوڕێ و هاوخەباتی کلتوری هەردووشیان هەردوو برای خۆشەویستم کاک بورانستار و کاکە ئەیدریسی بێداران لەگەڵتانین لەگەڵ کاکە ڕێباسپایەقی ماندوونەناس کە لە بەشی جێبەجێکردنی مۆنتێر و ئیشی دەنگ لەگەڵمانە ویستمانە میێوارەی لەگەڵتان نابین بۆ ڕاگۆڕینەوە لەگەڵ هاوڕێیانم دیارە لە ڕێی پەیوەندیەکانیەوە ئەمانوێ ڕاو سەرنجیەوە وەربگرین لە ماوەی کارکردنمان چ بەرنامەیەکمان جێ سەرنجیەوەیە چ بەرنامەیەکتان پێ باش نییە پێمان بڵێن لە ڕێگەی پەیوەندیەکانەوە یا کۆمنتەکانتانەوە کاک دریز نەزانم تۆ ڕاو چییە ئەم ماوەیە تۆمان دووی بەڕاستی ئەمێ لە بەرنامەکەی بێداران و دەست پێکردن زانیم منیش جێ خۆەتی سلااو ڕێز و حرمەتم بنێرم بۆ سەرجەم گوێگرەکانمان بینەرەکانمان لە ڕادیۆ میلی گەڕیان ئەمڕۆ لە خزمەت کاکزدای دانیشتین بۆی کە بینە خزمەت ئێوە شەرۆگوتمان ڕادیۆی گەڕیان هی ئێوەیە ئێمە تەنیا کاربەرەکەین لێرە پێمان خۆشە پێمان بڵێن بڕاستی گەر خنەیەک پێشنیارێکی بۆ بەرنامەکانمان پێمان بڵێن بۆی بتوانین هەموو بەرنامەکانمان وا لێ بکەین بەدڵی ئێوەی خۆشەویست بێ من حەزەکەم بەڕاستی گوێگرەکانمان زۆرتر خۆیان بە خاوەنی ڕادیۆکە بزانن نەگی ئێمە کاکبران نازم ڕای تۆ چییە؟ ئەم ماوەیە کە ئیشەکەی دێرە وەکو پێشمەرگێک بەڕاستی تۆ شەو ڕۆژێر لەگەڵمە گوێگەر و بینەر و بیستەری ڕادیۆی گەڕیان خۆم بە خۆشحاڵە زانم کە لەم ماوەیە توانیمانە لە ماوەی ساڵێک بۆ ساڵێک و دوو مانگە چێ کار بکەین لەگەڵ ئەم ستافە جوانە بەڕاستی خەڵک زۆر لێمان ڕازیە تا حەدێک من خۆم بە خۆشحاڵە زانم زیاترکەوەی ئەو خەڵکەی کە لە دەرەوەمان بینێ و دەستخۆشیمان لێکە هیوادارم بتوانین زیاتر ئێمە لە ئێشە لە بەرنامەکان بۆ ئایندە من وا اقتراحەکەم چینە ناو جەماوەرەوە تەنها لە ناو ستۆدیۆ ئیش نەکەین چکە ئەم بەرنامەی ئێمە جێ خۆی کردوێتەوە خەڵک زۆرتر پێی خۆشە چیتە ناو جەماوەر چیتە دەرەوە هیوادارم خەڵک جەزا بتوانین ئەوە پەیڕۆبکەین ئەو بەرنامەیە زۆر زۆر جوانە لە ئێستا بیرۆکەکان وایە ئەوە پێم وا بێ کاگەدریس ئەم حەڵقەی نوێی بەرنامەی بێدارانی شەو ئێمە لە دەرەوەی ستودیۆ ئەچێتە لای بێدارانی شەو ئەچێتە لای ئەو کەسانی بێدارن سپێش و لای نانەوەخانەی بێدارانین و هاوڕەکانیشمان دەتوانن پەیوەندیمان پێ بکەن یعنی لەوێشت پەیوەندی تەلەفۆنی هەر وەرەگرین لەم ماوەشە ئەمە یەک دوو بەرنامەی مەیدانیمان کرد لەگەڵ کاک گۆرانە لە چایخانەکەی کاک ساڵحی چایەکی ئەوە دیسانەوە کاک ئیدریسا هەر نەیکا بە سەرتیب کاک سەرتیبی چایەکی تامان کاک گوران ئەوە هەر حەزەکەم خۆشەویستان با و هەندێک قسەی خۆشی تێ بکەیە جاری بەم کاک ئیدریساڵە سەرتیب جاری پێڵە تەیمور هەرخواکە نەماکە بە ئەلەن چایسی دوای ئەچێن لای کاک زەیتون جەلالیش من حەزەکەم یعنی هەر تەنها بەس باڵێن ئەو چاخانەی کاک ساڵحی چایچی نەبێ شوێنی کەمان زۆرە لە سلێمانیا شوێنی ئەوانەی کە خەڵکیشی هونەری لێکۆ بێتەوە ئەوە بەڕاستی من خۆم دڵخۆشم بەوە
یعنی باوەڕتان هەبێت کە ئەو خەڵکا بینم بە جۆش و خۆشوێ بۆ شوێنە یعنی پڕ بە دڵ مەکرێتەوە دیارە ئەو خەڵکە زۆر بێتاقەتە زۆر بێزارە شتێکی ئاوای پێویستە گرنگە ئێمە بچینە ناو جەماوەرەوە ئینشاءالله هەرواکەی بەداخەوە تەمان ئێمەمانەیە هەندێک کێشەی تەکنیکیمانەیە ماوەی بە وەنەی هێڵی ئینتەرنێتەوە دیسانەوە وێنەکانمان نەبێتەوە بە مۆزایەک ڤیدیۆکانمان ئەمانەیە ئەو کێشانە چارەسەر بکەین بەڵام هێدی بەڕاستی وەکو باسمان کرد تا ئێستا زۆر بێ پشتوپەناین تەنها لە بەجود و توانەکانی خۆمان وەکو کاگیدری زامەژەی پێ هەمومان کابەڕێکەرین ڕادوی کەس نییە ئەمە ڕادوی گەڕیان نتوان بڵم ڕادوی هەمووان هی هەموو هونەرمەندانی میدیە ماڵی هەموو نووسەران و ڕۆشنبیرانی ئەم ناوچەی کە دەستیان بە ئێماکە ئەجنا هی هەموو کووردە نەکەری بەڵام ناوچەیەکی تایبەت و دیاریکراو لە ماوەی ساڵ و ئەوەیە کە توانیمانە کەس زێرە بەڕێوەبەر نەبووە بە خۆمەوە خۆم پێشکەشکارم ئامادەکارم هەندێک جارمۆنتێرم کاکبورانەوە تا بەەوە شەوازیری نێنین بەوێ دەگرتن جاریە گۆرانیشمان بۆڵە بەخوا میوارەیە بۆمان بڵێ ئەمێوارە بە مەکانێکمان بۆ بڵێن یعنی گۆرانی ئەڵێن بۆتان مەقام ئەڵێ من زۆر جار کە لەو بەرنامانەیە خۆتانم بینەوە خۆشم گۆرانی ئەڵم لەگەڵێنەوە پێشکەشکارم و کورە مۆتێرم و ئەوە کاکە دابانە شەو ڕۆژێرێ شەو ڕۆژمان ئەوەیە کە دڵی گوێگرەکانمان خۆش دوور بنەوە لە غەبغەبە و سیاست و گرتن و بردن و کوشتن و هێنان و بڕین ئێمە چوینە قاڵبی هونەرەوە چوین باسی کێشەکانیش دەکەین دیارە ڕێگە چارەسەری بۆ ڕۆژانە ئەمەە هەواڵی ناخۆشە بیستی یعنی بە تەواوەتی بێزار بوو یعنی نازانی چی بکەیت بەڕاستی تەنها منفەسیەک هەبێت کە ئێمە بتوانین دڵی خەڵکی تا خۆشکەین ئەم ڕادوێیە کاگوران نەوەکو هونەرمەندەکە پێی خۆش نەبێ ناوی بهێنم باوەڕتانە بێت تۆ زرم پێش گۆڕانی بێژێکی زۆر ناودار زۆر خۆشەویستی ناو خەڵک لام بوو لە گوزارەکە لای خۆمان لێ سەهاتە لام سڵاوی لێکردم یعنی باسیەوەی کرد کە ئێمە توانین دڵی خەڵک خۆشکەین وتی من ئەم شەوە چم بۆ دانیشتنێک بۆ لای کۆمەڵێتی باوەڕتان هەبێ نازانم چی بکەم توانم دڵی ئەوان خۆش وتی خۆم زۆر دڵم ناخۆش خۆم هەر هیچ ئەسڵن ناتوانم هیچ بڵێم بەڵام باوەڕتان هەبێ مەجبور بچم ئەنی ئەوە شوت لەبە بژێ ژیان ئەنی کارگەشتەوەی خەڵک تروسکایی خۆشی و دڵخۆشی نەماوە لەبەرەوە ئێمە بووە شەو ڕۆژ لێرە عین زۆر جارڵین خۆمان کرۆ بە فلیم بە سینەما بە گۆرانی بە کۆمیدیا بە بەرنمەکانمان بە بەرنامە شعیرەکانمان بە بەرنامەی بێدارانی شەو بە بەرنامە کۆمیدیەکەی کاکسامان بە هەموو ئەو بەرنامانە تەنها و تەنها ئەواتمانەوە دڵی خەڵک خۆشکەین بە بەرنامە قسە خۆشەکانی جەلاگۆڵی و گۆرانیەکان و بیرەوەریەکان بانەخان بە یاری و دیاری هەموو بەرنامەکانمانانی بۆ ئەوەیە کە کاک دەزانم دەمێ ببوورە شتێکی زافەکەم داوای لێ بڕنەکەم بۆ گوێگرەکانیشمانە بۆ خۆشمان دیارە پێویست ناکە هەموو جارێەوە دووبارەکەینەوە بەڕاستی 19 کارمەند لە ڕادوی گەڕیان خۆبەخشانە کار دەکەن بە جوودی کاک جەزا هەمومان لێرەکەوبووینەوە دیارە هیوادارین هەموو شتەکانمان بەدڵی ئەوان بێ من زۆر دەمێکە باسی ئەوەکەم لە کوردستانی ئێمەدا کۆمەڵێک کەناڵی لامەرکزیە کۆمەڵێک کەناڵی سێبەر هەیە بە دەفتەر دۆلاریان بۆ سەرفەکرێ بۆی کە خزمەتی کەناڵەکەیان بکەن بەڵام بەداخەوە ئێمە هاتوین خزمەتی دابوو نەریت و ئاداب و کللتوری کوردەواریەکەین هۆرانبەندەکانمان هێناوەتەوە پێشەوە کە لەبەر چاو خەریک بوو ونەبوون دڵخۆشی ئەخێنەوە ناو دڵی خەڵک بەداخەوە هەتا ئێستا هیچ لایەنێک ناتەوە بە کاکە دەستان خۆش بێ تەنیا دەستخۆشیەک بە دەفتەر دۆلار سەرڤەکرێ بۆ فلان پیج و فلان کەناڵ بەڵام کارمەندەکانی ئێمە پارەی تەکسیان پێنی هاتووێ پێ بکەن زۆر بەداخۆم دەمێ ئەوە بڵێم جارێکی تر ئێمە هەموو جارە دووپاتشەکە پارەمان لە کەس نایێت بەس هەروە خێرمان پێ بکە بەڵام ئەکرێ سپۆنسەری بەرنامەیەکمان بکەنم هەموو دەوڵەمەنە سەرمایهدارە هەیە لە هەموو پرۆژەکانە دەستیان دیارە ئەی نابێت لە پرۆژێکی کەلتوریە کە تۆ ئەرکمان لەم سەردەمایە خاوکردنەوەی خەڵکە ئارامکردنەوەی خەڵکە خەڵک هەمووی هیلاکە خەڵک هەمووی لە ڕووی دەرونیەوە بەڕاستی هیلاکە ئێمە مانە دڵی خەڵک خۆش بکەین کاکبوران وەڵی بە من حەزەکەم یەکشتی خەمێ بەبا بکەین بەس حەزەکەم یەکشتی کە باسکەم ئێمە پێشەوەی ئەم ڕادوێدانی خۆتەزانی هەموو چوارشەمێکی ناو هونەرمان بردە سەر شەقام و بردمان کافتریاکان چایخانەکان بڕوات هەبێ یعنی ئێمە ئەو ماوەی کرد لە کافتریای زەردەشت و لە ماڵی سۆفی کەریم چایخانەی شەعب و لە ئوتێل فەرەح و لە مەیلای لە زۆر سەر شەقامەکان زۆر لە بەرباخی گشتی ئەو خەڵکە ئەمەنت پێی خۆش بوو ئەهاتنە بەرنامەکان هەموو جارێک کە من لێشە لە باسا کاک برانەوە چوارشەمە چی لێە کاکە وڵا فلان کەسی لێ وڵی زۆر حەزەکەم بێن بەشدار بن بەڕاستی ینی ئێمە بێ لەم ڕادوێ پێشتری ژێمە هەر خەریکی ئەوە بووین و خزمەتی هونەرمان کردو و خزمەتی ئەم جەماوەرە و ئەمی کوردستانەمان کردووە من دەستخۆشی لە کاک جەزاکەم بەڕاستی بیرۆکەکانی کاک جەزا یەک لە یەک جوانتر بووە هەرچی کیشی کردووە
بەڕاستی جی خۆی کردوتە لە ناو جەماوەرە. من سپاس دەکەم بەرچەنە کاک بورهان ئەگەر لەوە خاتری ئەمە نەبێ خۆ گۆرانی بێژ نییە بەڵام شارەزایەکی تەواوەتەوە هەیە لە مەقاماتە ئێمە پێڵین دەنگە خۆشەوە خۆی بەخۆی ناڵە من گۆرانی بێژم بەڵام بەخۆیان موازی لێ نێنی خەریکە منیشەکە بە ئەم میوارێ وڵا ئەگەرەوە بڕوا خۆشمانێ لێن لەگەڵا بەڵام گرنگەوەی بتوانێت لەگەڵمانە بۆ میوارێ جوانتر بکەین مەقامێک و شتێکی هەر ئەوە ئەڵین بۆ خۆشەویستانەمان کە ئومێدێکیان بە ڕادیۆی گەڕیانە ئەگەر یارمەتیمان بکەین وەکو مامۆستای من وتی باش شعرێکی عاشقانش بخوێنینەوە پیا با لەو خەم قەفەت بێنە دەویش بێت جا خۆی من هەرشیان بە مناو قەفەت ناوێکی خۆش بەسەر سامی لەسەر لوتکەی بڵندی ژینە وەستاوم بەسەر سامی لەسەر لوتکەی بڵندی ژینە وەستاوم شریتی عمری ڕابردوم وەک خەو دێتە بەرچاوم ئارای شریتی چی سەراپا سەرگورشەی ناومێدیمە بەسەر هاتیێ خۆشەویستی هەرەسێنانی لاویمە ئارای ئەمانایی بە ئاسمانەوە ئەستێرام دیوە بە ئاسمانەوە ئەستێرام دیوە لە باخچەی بەهار گوڵم چنیوە لە باخچەی بەهار گوڵم چنیوە پەلکە زێڕینای پاشبارانی زۆر پەلکە زێڕینای پاشبارانی زۆر چەماواتەوە بەرامبەر بەخۆر چەماواتەوە بەرامبەر بەخۆر هیوادارم گوێگر و بینەر و بیستەری ڕادیۆی گەڕان بە دڵیان بێت سپاس بۆ هەموو لایەک دەست خۆش کاک بورهان دەمە خۆش بێت بەڕاستی وەکو باسم کرد ئەگەر لەبە خاتری گوێگرانی ڕادیۆی گەڕیان نەبێت کاک بورهان مەگەر کە خۆمان دانیشتین جا بەجارێک دەردەدڵێ بکەین گۆرانی بڵێجان کاک بورهان وەکو یعنی گۆرایی نەکردووە پیشار وەکو هاوڕێتی لەبە خاتی هەوادارانی گەڕیان و لەبە خاتی ئێمە هاوڕێ خەراجانی هاوڕێ دێرینمان دڵی نردووە خۆ دڵی هاوڕێجان چاو ماجەکەم کاک مەریوان قەرەداغی شایە سڵاوتەن لێ بێ دەستان خۆش بێ سوپاس دەکەم کاکە مەریوانی هاوڕێ و برام کاک مەریوانی مادوو نەناس کە چەند ڕۆژە لە هەوڵین لیژنێکمان پێکەناوە بۆی هەرچۆنێک بێت هەرچۆنێک بێ بتوانین ئەم ساڵ جەژنی نێتەوەی کوردان جەژنی نەورۆز پیرۆز بکەین نازانم نەورۆز بۆ خورافیاتی ئاینی لەگەڵ ڕێزمە بۆ خورافیاتە کۆرۆنای بۆ خورافیاتەکان کۆرۆنای پێوە نییە ینی کۆرۆنا بڵاو نەبێتە بەڵام بۆ نەورۆز و بۆ نێتەوەیەتەکان ئەبێ حکمت دەچیا بێ کە بڵین خراپە بۆ بڵاو بنەوەی کۆرۆنا هیوادارم لیژنەی
باڵای ڕوبەڕوونەوەی کۆرۆنا ینی بەڕاستی بۆ بڕیارە بچێتەوە ئەگە خەڵک خۆپارێزی بکە بە دەمامکەوە لە دەشتی کراوایە لە شوێنێکی ئەو دەشت و چێ و ئەو دەشت و دەرە ڕازاوە جوانەی بەهاری کوردستانە باوەڕ ناکەم زیانێ بێ بۆ کۆرۆنا هەرچەنەوە ئیشی من نییە قسەی تا بکەم بەڵام هیوادارم ڕێگری لە خەڵک نەکەن چکە دڵنیام خەڵک هەر نەورۆز پیرۆزەکات بەڵام بە خۆپارێزیەوە کاکە نۆرمەنمی هاوڕێی دێرینم لە کەلارەوەڵە هەر بژین خۆشەویستانم سڵاو لێبێ خات و سەرگوڵخانمی بابان هاوڕێی خۆشەویستمان و هاوکاری هەمیشەیمە ڕادیۆ سلێمانی ڕەسڵاو لە براکانم سڵاو بە تۆی خۆشی عزیزمان دیاری کاکە جوان لە دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس یەکەم کاک شاڵاو عارفی خۆشەویست لە پزیشکی ڤێرتێنەری ئەڵە سەرکەوتوو بن کاک شاڵاو جەنا خۆ تۆش سەرکەوتوو بیاگامان لە ماندووبوونەکانتە شەو ڕۆژ لە پێناوی بەرژەوەندی ئاسایشی خۆراکی کە شەو ڕۆژ ماندووە بن بۆی کە بتوانن بە شێوێکی تەندروست دەگاتان لە بواری ڤێرتێنەری بێت لە تەندروستی هاوڵاتیان بێ خۆ ماندوو نەبن سوپاس دەکەم ئەوەی کە ئێوەژێکیان ئەرشێکی نیشتیمانی نێتەوەتیە کاک دریس سەڵاس پێشە و بەرنامەکە کاتژمێر چەند پێشکەشەکە گەر بچنە دەرەوە وەکو وادم پیابوون بە هاوڕێکانمان وتمان لە بەرنامەکانی داهاتوودا چینە دەرەوەی ستۆدیۆ ئێمە سبەی شەو سعات 10 هەر لە کاتی خۆیدا بەرنامەکەمان ڕاستەوخۆ لە دەرەوە دەست پێ دەکات و پەیوەندی تەلەفۆنیشمان دەبێت دیارە بە هەموو جیاز و تەرتیباتەوە چینە دەرێت لەگەڵ هاوکارانم کاک داوان و کاک جعفەر جەلالی ئینشەڵڵا پێم خۆش هاوڕێیان لە دەرەوەش گوێبیستمان بن ئێمە سبەی شەو شوێنێکمان هەڵبژاردووە کە زۆر دەمێکە ناوینراوە نانەوەخانەی بێدارانی شەو لەسەر بەرنامەکەی ئێمە ناوینرا و بەسەرهاتێکی شمەیە تایبەت بە نانەوەیە کار لێ بۆتان باسەکەم ئەتوان خۆشەویستان هەموو لەبەر دەرگای نانەوەکە باسی ئەو نانەوەکە لەگەڵمان ئەوەی ئاگام لێ خەم بەرۆکی گرتووی ئەوە هیچ ئەو من جارە من بووم وەکارەتێکم بۆ تۆ کردێتەوە لەو دەرگایەکەم بۆ کاگریس کردێتەوە وەکارەتێکی ئامان بۆ کردێتەوە ئەو خۆی پێشتر کاکبوران بوو ئەو کاکبورانە نیە جەنازەکەی کاکبوران ئەزای چیە کرد باوەڕم پێ بکە ڕقەمی یاوم بەزرە من لەگەڵ خەمی هاوڵاتیانم بەڵام بەرگەی خەم ناگرم کاکە وەڵی کە دەسەڵاتم نەبێ ئەچێن نییە کاکە ئەم کاکبورانە بەم ڕۆژگارەیشی بۆ دۆزیمەوە جاسا من ژۆکارەتێکم بۆ کاگریس کوردەکەی لێوەیە بۆ من پێشتر لە ڕێی منەوە پێجەزا بشکم هاوکاریەک ئیتر زۆر خەڵکێکی نەدار و فەقیر طبعا بەخوا من ئەوە ناکەم جەزا بەڕاستی نەڵێ من پیاوە لە ڕووە بەڕاستی غەم خۆرە بۆ ئەو خەڵکە فەقیر و هەژارە جاری وا بۆ من خۆم ئاگام لێ بۆ کە لە چەند ئیشمان کردووە لە گیرفانی خۆی ئەگەر 5,000 پێبوو نیوەی یاوە بە فەقیرەکە کار وای لێ هاو ئەمەنە تەلەفۆنم بۆ هات و ئەمەنە خەڵک پێوتم ڕوبڕی کاک جەزا مەکردم وتم وڵی کاکە کاک جەزا مەسڵفەکەی وڵاسە من من سێ کەس تەلەفۆنی بۆ کرد ئەخر دوای ئەوەی کە تو ئێستا هاتوویتە دەجێ من پێشتر من توش بوو بەڕاستی ئەم خەمەقوڵە قابلی کۆمیدیانێ بە زەتاوە من هۆی دێکەم نازەم چی بکەم یعنی بەڕاستی ئێمە لە خەما دارزێ من ئەوە بە بیسەرانی ڕادیۆگەڕێنەڵم بە بینەرانڵم باوەڕکە هونەرمەتمانەی لێرە کە گۆرانی پێشکەشیەوەکە بۆ نمونە کوڕانی سەڵاداودا یعنی من پێتانڵم لە خوار هێڵی هەژاریەوە ئەژین لە خوار هێڵی هەژاریەوە یعنی کابرا یەک دینە لە جیفانە نییە دڵی تۆ خۆشەکە لێرە ڕاستەخۆ هونەرمەندەکانمان کە تێرە بەرنامانە پێشکەشەکە هەندێکیان پێشکەشکارەکانمان پارەی ئەتان بڵم تەکسی پێ نییە ئەی معاناتەکانیان کاک جەزا معاناتیان هەیە بەڵە باشە ئەو معاناتانە هەمووی ڕوبەڕووی من و کاک جەزا ئەبێتەوە منیشی تێم جاری وایە ئەمە نازانی چی بکەین ینی کەسانمان هەیە پێویستی بە عەمەلیاتە کاگورانیەکێک لە هاوڕە دیێرینەکانی خۆم هیچ سەردەمی بەڵام زێڕینی ئەم ژیانە کە ژیان سادە بوو کە بە موچەیەکی زۆر کەمە ژیان کاک شێخەفور کە ئێستا خانەنشینە کاک شێخەفورمان لەگەڵای پەیوەندیەک سڵاو لێبێ کاک شێخی برا گەورە سڵاوی دەتۆ کاک جەزاییان زۆر 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 خۆشحاڵم کرد کاک شێخی برا گەورە زۆر 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 دەستخۆشی و بەنامە جوانەتان دەکەم لەو ڕادیۆ جوانە هەزانیش بەس هێزنیارێکم هەیە کاک جەزاییان کاک شێخجان ئەمرەکەی زاڵم ئەمەلەکە ئەڵێم کاک جەزا بێدارانی تۆ بیکەن بە چوار ڕۆژ کوڕاخر کاکە شێخ باسی واکەین وەڵڵا بیلایی یعنی فەقیرە پارەی ئەتوانم بڵم پینەکەمان بۆ دابین نەکرێت تەکسەکە کە بێ هاتوچێ پێ بکا بێ بۆ ئێرە ئەو کاگەدیسە وەختی خۆی لە ڕادیۆی پێشکەوتنەوە لەگەلی کوردستان لە ڕادیۆی گەلی کوردستان بوو
هەمومانی وانە کرد بۆ عاشق بینە لە خۆمانەوە ئەتر ئەبوومانی شێتر بوو دووەم جار بوو لە ڕادەی پێشکەوتنی کرد ئەوە گەلی کوردستان یەکەم جار بوو بەس بەدایي حەزەکەم بیکەن بە 4 ڕۆژ وڵی کاکە شێرجان پێشنیارەکە دەگەینی خۆ بەخوا هەوادارێکی زۆری هەیە بەڵام ئیمکانێتی رادیۆکەمان وەکو پێویستە کاک شێخی برام بەو خوایە ئەو ڕادیۆ ئەمە خۆشە لە دوای ئاخیریشە حەسەنێکمان بۆ حەسەن بریتێکی نەمر بەسەر چاو دوایی داوە لە کاکە ڕێبازەکەم گۆرانیی حەسەن زیرە کە پێشکەش یا ڕەبی کاکە ئەمە دەزاجەهەبی ئەوەی بی هەر لە شاغ بی خوای گەورە لە بەڵای عەرض و عەسمانیاندا زۆرم خۆشەوی دەستم ماچەکەم کاک شێخی برا گەورەمان سوپاس دەکەم بەخوا زۆرم خۆشەوی کاک دەزاجان یا ڕەبی هەبی ئەوەی بی دەستم ماچەکەم کاک شێرجان بەخوا جانە سپێرم ئینشاءالله بەخوا دەسپێرین کاک شێرجان بەخوای گەورە یا ڕەبی طبعا کاک برا ئەو کاک شێخ غەفوری کە تەلەفۆنی کرد یعنی ئەوەیەکێکە لە معاناتەکانی ناو ئەم کۆمەڵگەیە سەیریکە کابرایەک 30 ساڵ بە پۆلیسی 30 ساڵ بەس بنەزانم ئێشەگرتن یا حرەسی با دەرگای پۆلیسی بی مەسەنن دوای خاننشینەکەی بە چەند خانشین بە 200,000 آخر بەس پێم بڵێن خاننشینێک لە وڵاتەیە بە 200,000 حیمە تێ ناگەمە لە وڵاتێکی ئاوا دەوڵەمەنە حاڵ و بژێوی خەڵک ئاوا بێ حاڵ و بژێوی کاگەدیز بەو شێوە بە من چۆن ناتوانم پێ بڵم بیکا بە 4 شەوە جینا وەڵڵا ئازام هەوادارێکی زۆری هەیە من بۆیە داوای سپۆنسەرەکەم ینی معقول لە سپۆنسەرێکم دەست نەکەی بۆ بەرنامەکەی کاگیدریس کە بۆی بتوانێت بەردەوام بێ دڵی خەڵک خۆش بکە و هەموو خەڵکە پەلچێژەکە بۆنە ئەو دنیا جوانەی ئەدەب و هونەر و چیرۆک و کۆمەڵایەتی و چیرۆکە خەمناکیان و چیرۆکە خۆشەکانی ژیان کاکارزان مححمود دەڵێ دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم کاک تاڵیب حەسەن سڵاوتان دەبێ سڵاو بۆ تۆ ڕەوان دەڵێ سەرکەوتوو بن زۆر سپاس سۆران عفو ئەڵە سەرکەوتوو بن زۆر سپاس کاکە سۆران کاکاوکار عەبدوڵڵای خۆمان کاکاوکاری ڕادوی گەڕیان بێ وابزام دەستخۆشی بۆ ئێوە ئازیز زۆر سپاس هاوڕێ خەراجانی کاگەزاد خەرەداغی ئەڵێ سەوای خۆش جوان سەدای کرد ئەڵە دەست خۆش کاک ئازادجیان هەرچەنە بە بەڕاستی تێ ناگەم بەس ڕەنگە کاگەدریزە فارسەکە باشتر بزانێ سڵاو لە ساغ و سەرفراز و سەلامەت بن میوانەکەشتان سەرچاومان بەڵام میوانەکانمان خۆیان خاوەن ماڵن کاکە ئۆسکار بابانیجیان زۆر سپاس دەکەم خۆیان پێشکەشکار و وەکو لێرە باسمان کە لێرە کەس بەڕێوەبەر نییە کەس ئەمر ناکە کەس خاوەنی ڕادیۆ نیە هەمومان ڕادیۆی میلی گەڕیان ڕادیۆی هەمووانە هی هەمووتانە چێ دەرگا کراوەیە بۆ هەموو شاعیر و نووسەران و هونەرمەندان تەنها ئەماجمان خۆشبەختیەوەیە بۆ ئارامی ئێوە سەنگەر زەنگەناڵە سڵاوتان لێبێ لە ئێوە هاوڕێن سپاس توانە قادری هاوڕێی هەمیشەیی هەموو بەرنامەکانمان سڵاو و گوڵەوە زۆر سپاس کاکە توانەجان کاکی دریس ویستم ئاماژە بێشتر بکەم لە سەرەتای دامەزانی ڕادیۆی گەڕیانەوە ئەوە هیچ بەدەنگ و سەدای تۆ هاوسەرە بەڕێزەکەتان خوشی عزیزمان خاتو سەیران فاسیلەکانتان بۆ تەجیگوون کە لە ڕادیۆی گەڕیان شنەبایەک بۆ ڕێونەوەی خەمەکان یا چەندین فاسی بەڵام لە هەمووی خۆشتر کە من دڵم زۆر خۆشە کە من نەزانم ئەم ڕادیۆیە لە ناو خەڵکێکا جێگەی خۆی کردبێتەوە کاگ ئاواتی نابینە کاگ ئاواتێک کە نابینایە بەڵام یەک دنیا بینینی هەیە بۆ جوانەکانی ژیان ئەم کاکاواتە نابینە زیاتر لە 15 فاسیلی بۆ تەجێ کردوین بەڵام هەمووی بە شێوەی دراما و بە شێوەی تەمسیلوێنی ئەم کەسە ئەمانە خۆشەویستی هەبوو بۆ ڕادیۆی گەڕیان هاتووە دانیشتووە چۆن ئەو مونتاجەی کردووە کە لە ڕادیۆی گەڕیانەوە لە ڕادیۆی هەمووان ڕادیۆیەک بۆ ئارامی دڵەکان زۆر سپاسەکەم کاکە ڕێباسوایە کە دنیای گەرشیفی پێشکەش کردوون دنیای ڕیمیکس دنیای ڕۆژانە لەگەڵمانەیە بۆ جێبەجێکردنی چەندین بەرنامە شانبەشانی کاکە دابان و هەموو خۆشەویستان زۆر سپاسەکەم کە ئێستا لەگەڵمانەیە چای ماجەکەم زۆر هیلاکە لەگەڵمانە توانە قادر جایتر سپاسێکم ئۆسکار بابانی ئەو من بزانم هاوڕێی هەمیشەی هەموو بەرنامەکانە کاکە ئاسۆی شەهرام سڵاو ڕێزەر بمێن بەڕاستی ماندوون جێگەی ڕێزن کاگاسۆجیان تۆ چاومانی کاگاسۆی دڵسۆز بۆ ڕادیۆی گەڕیان چەندین پێشنیاری پێ بۆ ڕادیۆی گەڕیان زۆر حەزەکە ڕادیۆی گەڕیان هەندێک بەرنامەکانیان لە ڕێستۆرانتەکە و پێشکەش بکەین کە ئەمە خۆی لە خۆیان کردنەوەی دەرگایەکە بۆ ئێمە سوپاسێکم زۆر سپاسی ئەوانەیە کاتی من داخرا بێگیرا من دەونیۆ چوم بۆیە شەو
والله نازانم ئەو کاگاسۆ پرسیارەکەین بزانین ئەگەدا نەخرابوو هەندێک بەرنامەی بێدەڕێن شەو هێنێ کاگاسۆ محەممەد بەرزنجی کاگاسۆی خۆمان کاگاسۆی ڕەفیقمان کاگاسۆی مۆنتێری ئێنارتی سڵاو سڵاو ڕێزی خۆشویستی بۆ کاک زەزاچیان کاگورانی خۆشویست و کاگەدریس زۆر سپاس زۆر سپاس دەکەم خۆشویستە من کۆمنت ناکەم ئەمەیە بچمە لای ئەم دوو برا بەڕێزەم ئەم جەنازەکەی بورهانێ تر خۆیچم شتیکە ئێمە لەم پەخشی گۆرانیانە کە جەنا بە پەخشیانەکەی زوو تەلەفۆنم بۆیە داواکەن ئەڵێن مەسەن گۆرانی بێژی وا هەیە گۆرانی وا لێ ئەدرێ ئەمەنیان پێخۆشە داوای ناوی گۆرانی بێژەکەکەن یعنی حەزەکەم ئەوە لە بەرنامەی دەبێتە هەنێش دەبێ بتوانین ئێمە بۆی ئەو خەڵکە بزانێ ئەمە چیە پێمە هونەرمەندێکی زۆر چاکمان هەیە لە میدیەکان کاک بورهان حەزم کرد ئەوە خۆشە دەو ڕاستی ئەزانی کاگەدریسیش بە و بیسەران و بینەرەش ئەو ڕاستی بزانن زۆرێک لەو گۆرانایی لێرە پەخشەکرێ زۆربەی مڵچی خۆمانە لەبەرەوەی ئەم بە درێژایی 25 ساڵ تۆ خۆشایەتی بە کامێرەکەی خۆ دەڕێکۆرد دەکردەوە یا کاگاوبش بۆ ڕیکۆردکردن یا کاک ڕێباز بۆ ڕیکۆردکردون خۆی مشکلەکەی منەوە ناوەکەم بیرەوە کێشە لە چێ من خۆم باوەڕتان هەبێت باوەڕتان هەبێت یعنی چەند جار گۆرانیەتەوە بەدەست خۆم عیلانەوە غەڵەتێکش بێ کە دومانە لەکاتەوە نازام چێ هونەرمەندە هونەرمەندی دەنگخۆشم ئەوە بوو شەی وایە 12 شەو تەلەفۆنم بۆ کرێ خەڵکی زۆر معقول و زۆر بەڕێز و زۆر خەڵکێکی بڵێ نازراو تکام لێکاڵە ئەستا و گۆرانی دابەزێ چی ئەڵم بە قورعان نازانم ئەزانانی کێشە لە چێ کێشەکە لەوە ئەرشیفێکی زۆر زۆر دەوڵەمەندمان هەیە زۆریش کۆنە یعنی لەبیر نامێنێ من لە ڕێگەی برای خۆشەویستم کاک سەردا سۆرابی لە مەریوانەوە ئەرشیفێکی زۆر 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 بێ ئەندازەی کە ئەتوانم بڵم بە هەزاران گۆرانی ڕۆژهەڵاتی بۆ هێنام و هەروە لە ڕێگەی کاک ڕێبازەوە چەندین ئەرشیف کاک هاوبەش ئەرشیفێکی زۆر زۆر ڕیکۆرد کراو کە خۆمان ڕیکۆردمان کردو ینی بڵین لە شوێنانی تر نیە وەرمان گرتبێ تۆ خۆ دیەک دنیا ئەرشیفت بۆێنەوەم لە ناوێن بە ئەرشیفی بڵم زۆر ناوازەی هەورامان بێنەوەم مەسەن ئاوا دەستمان کەوتووە ئەم بەرهەمانە کە ئێستا هەیە هەندێکی خۆشممان نازانین جاروێت سەرچاوەکانی چێ لەبەرەوە خەڵی گوێبیستی ڕادیۆی گەڕیانە زۆر جاشتی زۆر بڵاو نەکراوە لێین لە ماوەی ئەم ساڵەشە چەندین بەرنامەمان کردووە بووین بە خاوەنی سەدان گۆرانی تر کە بەرنامەکان هەموو گۆرانەکان تایبەتە بە ڕادیۆی گەڕیان ئەمە شانازێکە کە تۆ ئێستا جگەلەوە زیاتر لە 2000 کاسێتمانەیە نەخراوە سەر کۆمپیوتەر و سەر سیدیۆانە ئینشاڵڵا بەنیازین ئەم کاسێتانەش ئێمە دیسان بیاخێنەوە سەر سیدی و بتوانین لێرە بڵاویکەنەوە ینی ئەرشیفێکی زۆر کۆنی کەمان لە یاکاک خۆت ئەزانی وی دنیایەک ئەرشیفمە لە ئەرشیفی من لەو وێنەیە ئەرشیفێکی ڕانشاد سابی کوردستانی بڵاو کردەوە کە هەر خۆم تۆمارە بکردنی هەرگیز بڵاو نکاتەوە لەی شوێنێک لەبەرەوە ئەوانەی کە شانازی پێوەکەین با هەندێک کۆمنت خوێنەوە ئۆسکار بابانی خۆشەویست و بەڕێزن باوەڕت بێ زۆر دەنووسم لە کۆنەوە 15 ساڵە نووسینەکان قەت بڵاوم نەکردێتەوە بۆ بەڕستان دای دەنێم بەس بۆی زۆر بینەر بن هیچی تر کاگۆسکارم ناگەمنیە شەوان لە بەرنامەی ژیان و هونەرە لە بەرنامەکەی خاتووە ڕێزوو کاگڕێبازە هۆنراوەکانی پێشکەشەکە بێ ماڵە من دەمێکم نووسم 15 ساڵە بەس پێشکەشم کرۆ بە ڕادیۆ گەڕانەمەیە بۆی کە بینەتان زۆر بێت کاک سامانی حاج عەلی کاک سامانی حاجی کە کاوەسەڵتەکەی گۆڕی لێرە بە شاڵ هیوادارم بیکاتەوە بە کاوەسەڵتە حاجی لێرە جارانە حاجی بەغای نەدیوەت و ڕابوو ئێستا حاجی تەواو ینی تەواو کاوەسەڵتەکەی لێ فڕەیە ئیتر ئەترسم ماوەی تەبیکە نەیکا بە بۆیم باخۆ قاتوتیە تۆ بڵێ وڵای تو گۆڕانکاریە کاک جەزایە شتیکە ئێمە خۆتە زانی سەرەتی مادیمان نییە بەڵام سەرەتێکی هونەری زۆرمان هەیە من هەتا ڕۆژێک لە خەیاڵی ئەوە بوتن تۆ بڵێ ڕۆژێک بێ ئەم شتانی کە من کردوومە چەند ساڵە نەفەوتێ خۆتە زانی ئینسان کە خۆی ڕۆی یەشێک لە دوای تۆ نەبی ئەفەوتێ خۆشبەختانە کە کاک جەزا وتی ئەمە ڕادیۆی گەڕیانمان بتم کاک جەزا بە کارتۆن و دار و بەردەوە هەمووی هەنا بۆ ڕادیۆ ئەو ئاواتی بوو ئێستا تر من سبێنێ بمرم خەمم نییە سەروەتەکەی من بەس ئەوە بووە ئێستا دابان ئاواتەکە شوێنەی نەدی کردی بە تەلەڤیزۆنی گەڕێنشی پێشتر من هەموو ئەرشیفەکانی خۆمانم لە چەناڵ یوتیوبەکەمان بڵاوکەتەوە جا بەجارێک لە فەیسبوک بەڵام ئێستا لە گەڕیان ئێزی ئەوانەی کە سەتەلایتی ئۆنلاینیان هەیە ئەتەرنێتی مەسەرەن ئایستار و ئەو مەجموعەیە لە گەڕیان ئێزیە ئێستا تۆن هەموو ئەرشیفەکانی کافتریای زەردەشت و کە خاوەخانی کە تووری فەرمانبەران و چاخانی شعب و کۆمەڵی هونەری میلی
یا ئەوە شیفە بڵاونەکراوانی ئەمە بین کە تۆ تەسویری کردو لەگەڵ بەڕەحمەت بێ کاکبازادی هاوڕێمان یادی بەخێر و قەبرەکەی پڕ لە نور بێ ئەم شەو سامانی حاج عەلی ڕستاوتان لێ بە سەرکەوتوو بن دەستان خۆش بێ رادیۆ ماڵی هەمومانە هەتا بتوانانی خزمەتێکەکەین خۆمان بە خزمەکاری هەموو جەمارە خۆشەویستەکەمان نەزانین هەتا بۆمان بگرێ خزمەتێکی جوان و کاری جوانی پێشکەشەکەین وەڵی کاک سامان من وەکو خۆم وەڵە من وەکو هاوکارێکی هەناڵم وەکو سافی ئەم ئیدارەی رادیۆی گەڕیان نازام چۆن پاداشی تۆ بینەوە تۆ بە گیرفانی خۆت بە مادووبوونی خۆت بەبێ هیچ بەرامبەرێک باسیەوەکەم بەبێوی هیچ کەس ئامادە بێ سپۆنسەر بکات تۆ تا ئێستا بەردەوامی لەگەڵمانە یەک ڕۆژ نەوەستاوی دەست و چاو خۆش بێ کاکامیل تایر لە ئەڵەکاوی زایگۆڵ من لە ئەوروپاوە هەر لە ئەوروپاوە تا سێمانە چاوی هەموو کارمەندەکانتان ماچەکەم یاخۆ سەرکەوتوم زۆر سپاس دەکەم کاگاسۆ شێرا مەڵە من گەورە ئەبم کاگی دریچیان ئێوە هەمیشە جێگەی ڕێزن دەستخۆشی مێبتانانی ئەتانی بەنامە لای ئەو پێش زۆر سپاس دەکەم ئێرش ماڵی خۆمانە ئێرش ماڵی هەمومانە ئینشاڵڵا لە خزمەت تابین کاگاسۆژێکە لەو کەسانەی کە غەمخۆری هوەر و کاکە چەند ساڵ بەرنامەی هوەری لەم شێوانەیەمی پێشکەشەکردیانی ئەو کەسێکی زۆر دەسۆزە شاعیر و هوەردۆست و هوەرپەروەرە ئەو کوڕێکی زۆر دەسۆزە بۆ ئێمە ناڵم یەکەم کەس بکات بەهانەی رادیۆی گەڕیانەوە بۆ تەری غەڵەمبیرم ناچێت کامێرێکی فێنەکەرەوەی سبرەتی پێشکەشی رادیۆی گەڕیان کرد یعنی کە پاری زانیمە لەو گەرمایان یعنیەوە قەت بیرمان ناچێت کاکە توانە قادرەوە بەمانای کەلیمە ئێوە جوان ڕێزمان هەیە بۆ کاکبورهان و ڤیدۆ هەرت زۆر سپاس دەکەم کاکە هەڵمەد ڕەمەزان زۆر سپاس دەکەم هاوڕێ خەراجیانی لە سڵاو هەزار جار سڵاو کاکە هاوڕێجیان ژوان نامۆڵە سڵاو لە دانیمارکەوە ڕێز و سڵاوانەیە بۆتان و دەستخۆشتان یەکەم ناسەرپور کاک ناسەرپوری خۆشەویست و هاوڕێی هەمیشەی بەرنامەکەمان دیاری کاکە جوان دڵ و گوڵی نردووە ڕێباسبایە قەڵە سڵاو لە خەمخۆری هەمووان کاکە زەزای کەریم وەڵایی ڕێبازیان من بە ڕوبعێکیەوەم پێ ناکرێت کە ئەگەریەوە نەبە من هیچم پێ ناکرێت ئێوەن کە ئەم رادیۆتان ڕاگرتووە یا ئەم سۆشیال میدیایە جینا بە بێ ماندووبوونەکانیەوە هیچمان پێ ناکرێ ئەمە سپاس دەکەم مەناسە ڕۆحان ئەڵە ساوتان لێ بێ زۆر سپاس هەڵمەد ڕەمەزان چاو ماچەکەی کاک هەڵمەتی خۆشەویست لە کەرکووکە و دیارە کاک هەڵمەت ئێوە وردەوە چیتانێ بە ئەتان باسی بکەن باسی و خۆشەویستانەکەم کە بە کۆمنت لەگەڵمانی حەزەکەین خزمەتیان بکەین بەڕاستی و ئەوانیش میشە پاڵ پشتی من سپاسیان دەکەم بەڵام کاک زەمە دەمە یەکشت بڵم کاک بورهان هەروە جەنابیش ئەرشیڤێکی زۆرتان لا من دەمە شتێک کە بڵم لە ڕۆژهەڵاتی کوردستان لە مەهاباد چەند ساڵێک لەوە پێش من چوومە لای برادەرێک یەک ژێر زەمین کامل کتێبی هەبوو بە دەستنووس لە کارتۆن جگەرەی هەڵگیرا بوو بەداخەوە ئێستا ئاگام لێ تۆزی حاڵی خراپە یعنی تووشی ئالزایمەر و تووشی نەخۆشی بووە پێم وت مامۆستا بۆ ئەمانە ناهێنی لە کوردستانی ئەودی ئێمە هاوکاری بکەین لە ڕێگەی هەتا دادەهی ڕۆژ وعدیا بووکە هاوکاریکە چاپیانکەین و بڵایانکەینەوە هەر وتی جارێ ڕایەگرم وەکو بورانوتی ئەمە سەروەتی چەندین ساڵەمە ڕامگرتووە قرار بوو بێ نەهات ئێستا تووشیەوە نەخۆشیە بۆ ئیتر نازانم دوای ئەوە کوڕەکەی چی لێکا کوڕەکەشی هونەرمەندێکی خۆشەویستە کاک ئومێدی ئەنیسی هیوای ئەنیسی جا بۆیە پێم خۆش بوو ئەوە بڵێم با هەر ئەرشیڤەکان لای ئێوە کۆ بۆ تۆ ئەوانە لێگەڕێ خەڵکی شێ ئەرشیڤێکی زۆر دەوڵەمەندیدایە حەزەکەم ئەگەر پێیان باش بێ یعنی هاوکاری ئەرشیڤی هوەری میلی بن ئەوانیش بێن بیدەن بە ڕادیۆی گەڕیان بۆی نەفەوت زۆر ڕاستە ئەمە مێژووی وڵاتەکەمانە هیچ نەبێ لای ئێمە پارێزراوە بێتوانین لە کەناڵەکانمان بڵاو بێتەوە بۆ هەتایامێنێتەوە من ئێستا ئەوەی کە خەفەتی بێخۆم زۆر جار لێرەولەیە کەسێکە بینم لە بازاڵە کاکە یەک کاسێتی حەسەن زیرەکم لە هەموو دنیای بەس لای من هەیە ئەو بە شانازی و باسێکە بەس من برینم لێ ئەچۆڕەکە ئەوواڵێ لە بەرەوەی من تەجروبەیەکی زۆر تاڵم هەیە لەگەڵەوە وەسەیە بەڕەحمەت بێ جەلالی حاجی ڕەشی قەمچوغا کە ئەرشیڤێکی زۆر دەوڵەمەنی هوەری لابوو هی سەرەتاکانی هوەریانی هی سەردەمی ڕەشوسپی ئەو پیاوە بەڕێز خۆشەویستە هەرچەنە لەگە من ئەوانە بوو بەڕاستی هەرچی ئەرشیڤێکی منی لابوو تقریبا لە سانەوەیم لێ وەرگتەوە لە سادەی لەما بوو بەڵام ئەرشیفی دنیایە هونەرمەندانیم شاری لابوو بەداخەوە ببورن کە زۆر جادەوایان لێ کردەوە ئەرشیڤەکانی ئەیە و مەسەلەن دوجار زۆر بەداخەوەم زۆر بەداخەوە ماڵەکەی سووتانی ئەرشیڤەکەی من پێوە سووتانی من یەکێک لەو کەسانی کە شانسمە بوو لە سانەوەیم لێ وەرگتەوە ئەرشیڤەکانی خۆم ئێستا ئەرشیفی ڤیدۆیی کامەرا عەمرم لای ساڵی هەشتاویەک باوەڕتانە بیانی بەس لای من هەیە بەڵام لای من نییە سادا سۆشیال میدیای خۆم لە چەناڵی خۆم لە یوتیوب بڵاو کردێتەوە لەی گەڕیان بڵاو کردێتەوە ڕۆژانش پەشەکەنی عەتا چاوشین بە ڕەحمەت بێ
هینی عوسمانی خاڵحسا ئەمانە هەمووی ساڵی بیدایەتی هێشتاکان یعنی کاک جەلال بەڕەحمەت بێ ئەرشیفێکی زۆری لابوو بۆیە هیوادارم ئەو کەسانی ئەرشیفیان لایە بەوە شانازی نەکەم بڵە بەس لای من هەیە تکایە چونکە ئەوە مۆڵکی نەتەوەیە زیندانیکردنی مێژجا من لەسەر ڕۆشنایی قسەی جەنابێ برادێکی زۆر خۆشەویستم هاو بەلام ڕۆژێکیان دە کاسێتی پێبوو لە ساڵی هەشتاکان بەدەدی خۆتە لێنجا و کاتە کامێری دووپارچە هەبوو حەز ناکەم ناوەکەی تری بڵێم کامێری دووپارچە بڵێ پیانە و جاش لە ماڵەوە تەسویری مەجموعەیە لە گۆرانی بێژەکان مامەسا میدیا حسێن مامەسا کەمال ئەمانەی لابوو هەمووی بۆ تەحویل کرد لێم پرسیوتم تۆ ئەمە تەحویلیەکەی بەس بۆ چی ئەەکەی وڵا بەس بۆ خۆم وتم کاکە تۆ ئەرشیفە شاریتەوە مەفروزە ینی تۆ شتێکی جوانێک تۆ مار کردو لە کاتی خۆیان ئێستا حەق بڵاوی کەیتەوە بۆی خەڵک گوێگیری بێ خەڵک بە دوای شتی خۆ نائەگەڕێ بەداخەوە نەهاتە سەڕایی من هەتا خۆم کە ئیشەکەشم بۆ کرد شکە ئینسانە بە ڕێز لە ئیشەکەی خۆی بگرێ نەمتوانی لەبەری بگرمەوە بەڵام بەقەت دنیا حەزمە کرد بڵاوی کاتگورە من پێرەشە و هاوڕێکی فەیسبوکم تەلەفۆنی بۆ کردم گەنجێکی خۆشەویستە لە تەمەنی کوڕەکەمە زۆرم خۆشێنە ئەحمەد کاوەیە یعنی مژدەیەکی ئەمەوتی تۆمەرگایەک لەسەر جادەی مەولەوی تۆمەرگاکەی هەڕاج کردووە هەموو کاسێتەکان لێکەوەی وتی یەشێ لە کاسێتەکان دەنگی تۆیە کاسێتێکی عمەری فەرەجیە ساڵی 94 چەنە یعنی بەڕاستی تۆزێکی بۆ لام لە فیزگە زۆر دڵم خۆش بوتی بۆ دەێنم ینی بەڕاستی منەوەم لا نەما بخۆم ئێستا پێویستم پێێتی لە ڕادیۆکە پێشکەشێکم زۆر زۆر بەرهەمێکی ناوازە و خۆشە من تەقدیماتەکە مەڵەمەوە دانیشتون و فلان بەرهەم تۆمارەکەین یعنی ئەگەرەوەم دەستکرێتەوە لەم ڕادیۆی گۆرانیەکان زۆر زۆر لە کاتی خۆیان زۆر بڵاو بە زۆر زۆر خۆشە یعنی ئەمانە ئەم ئەرشیفانەکە دەستەکەوێتەوە بەڕاستی من جاروی ئەرشیفێکم دەستەکەوێتەوە وەکوایە بوو بە خاوەنی مڵچێکەوە دڵم پێی خۆشە خاتو ئارەزووی هاوڕ پێشکەشکاری بەرنامەکانمان سەرکەوتوو مادوونەناس و خۆبەخش خاتو ئەرەزوو ئەڵەستڵا لە خۆشەویستان تەندروست باش بن سوپاسی خاتو ئەرەزەکەم بۆ ماوەی کاتی بەرنامەی ژیان و هونەرمان ڕاگرتووە بە شێوازێکی نوێینەوە خزمەتان بەم نزیکانە دوێنە شەو دوایین حەڵقەی پێشکەشکرا محەممەد تاریقی پێشکەشکاری بەرنامی وەرزشمان سڵاو ڕێزمانێ بۆ ساڵتان لێبێن مەناسەر ڕەحان ئەڵە سڵاوتان لێبێت منیژە 2005 تێکستە نووسم تا ئێستا بڵاوم نەکردێتەوە بەس خۆم لەو کاتەوە لەگەشت کەناڵەکان و خوێنومەتەوە دەستە خۆش بێ کاگاسۆی شەهرا مەڵە بەڕاستی مامەسایانی من ئێمە هەموو قەرزاری ئێوەین هەرچیتان بۆ بکەین کەمە بەداخەوە کە نەمانتوانی وەک پێویست خزمەتان بکەین چاو ماجەکەم کاکە ئاسۆی بەرزنجی هاوڕێی خۆشەویستمانە ڕادیۆیەکی سەرکەوتووە ناو خەڵک دەنگدانەوەی زۆرە هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان کاک عومەر عەلیڵە لە سویدەوە سڵاوتان لێبێت چاوی ماجەکەم ئێمەوەی کە دڵمان خۆشەکە ئەوەنەی متابع و بینەر و بیسەری شارەکانی تر و هەولێر و کەرکووک و ناوچەکانی بادینان و ئاکرێ و دهۆکمان هەیە کە لە بەرنامەڕاستەوخان زۆر دڵخۆشمانەکات هەموو ناوچەکانی کوردستان دایمە جێ ڕێز و خۆشەویستین دیارە گەیشتینە نزیکی بەربان و ئەبزان و ئیتر ئێمەش ڕێزگرتنمان لە منەوەش بڵم هەر باسی کوردستان دەکەین کاکە ئێمە لە دەروی وڵاتیش خۆشەویستی زۆر باسی دەروی وڵاتم نەکرد ماشەڵڵاوە دەروی وڵات زۆربەی شەوان لە بەرنامەکەی منە زۆربەی پەیوەندیکارم دەروی وڵاتە پاڵپشتمان من هەر لێرە و جارێکی تر سپاسیان دەکەم بەڕاستی پاڵپشتی ئەو خۆشەویستان چ لە ڕێگەی کۆمنتەوە بێت چ لە ڕێگەی تەلەفۆنەوە هەنمان دەدەن زۆرتر بەرنامەکانمان ڕازاوەتر بکەین و پێم خۆشە ئەوەش بڵم لە شەوانی داهاتوودا کاک زەتخوا بە ئەمەش بڵم واکەین شاعیریش بینینە ناو بەرنامەکەمان واکەین ئەگەر بابەتێکی تایبەت هەبوو توێژەری کۆمەڵاتیش بێنین واکەین هەندێک جار مەقاموێژی بابەتی شەوانیش داوەتکەینەوە ناو بەرنامەکەمان زۆر تەواوە زۆر کارێکی جوانەکەینەکەی شەڵاو گۆڕانکارانە بکەین من ئەڵم هیچ کەسێک بڵم هاوکاری نەکردوین ئەویان خۆم گرێ هاوکاری چیە خۆشەر نییە جارویە بەپارە بێ سوپاسی بێپەیانم زۆر سپاس زۆر سپاس جارێکتر بۆ کاکە بڕوای ئومێد خۆشناو لە هەولێر کە ئەو کەسەی ئەپی مۆبایلی بۆ ڕادیۆی گەڕیان دانا بۆ هەموو سۆشیال میدیای گەڕیان بە سپۆنسەری خۆی بە بێەوەی 1 دینارمە لێو بگرێ ئێستا ڕادیۆی گەڕیان ئەتوانی لە ئەپی مۆبایلی ئەندرۆیدا هەموو ئەپەکانمان هەموو چەناڵەکانمان یوتیوب و تەلەڤیزۆنی گەڕیان و ڕادیۆی گەڕیان و تەلەگرامی گەڕیان تیکتۆکی گەڕیان هەمووی لە ڕێگەی ئەپەوە کە کاکە بڕوا هەموو ئەویشی بۆ کردوون من چاوی ماچەکەم سوپاسی بێپەیانم بۆ کاکە دابان بۆ خاتو جوانەتی بۆ بانەخان بۆ کاکە هاوکار بۆ محەممەد تاریق ئەگەمە کەسێکم بێت بۆ ماشەڵڵا زۆری کەسم بۆ خاتوسکاڵە بۆ کاکە ڕێباز کاکە جەلال گۆڵەیی کاکە سامانی حاج عەلی کاکە جەلال گۆڵەیی
کاکە عومەرە بچکۆر کە خاین بوو ینی کە ماوەی لەگەڵمانە بوو پێڵام خاینەکەی فیلمی هندی خۆی نێتەوە بەدەستەوە من لێی خۆش نابم خەی ناکەوار عمەرۆکو کوڕم وایە دەردی کابراڵێ ئەماننامەیە جەنگیزخان هاتە پێشەوە کەسی دوایی نەما ئەوێ بێتەوە ئەماننامەی آخر جار کە باوەشم پیا کرد کە وەسەڵتەکەیەوە بەدەستمەوە خۆی ڕای کرد کە وەسەڵتەکەی چا لێرە بەجێماوە لە شەڕاژیرەوە بۆ معلوماتە من سڵامی بۆ مەناسەر ڕۆحانەڵا مامەسە جەزا گوڵاڵام گوڵاڵە خانڕێزی دنیامان هەیە بۆت چاو ماجەکەین زۆر ڕێزمانی بۆت من هیچم نەماوە گەر کاکەی دریس و کاکەبورانی هاوکارم هیچیان هەیە پێشکەشی بکەن بە خۆشەویستان من وڵا حەزەکەی گەڕیان یەک ئاڕۆڵام زۆر حەزەکە بە منەڵێیانەکەی کاک بورهان بکەینە کۆتایی من پێش کاک بورهان بە ماڵ ئاوایی بکەم لە ماڵ ئاوایی بکە خۆشەویستەکانمان خۆشەویستانی بڵێ هەر ئەوە ناڵێم ڕادوی گەڕیان ڕادوی هەمووانەی هەموو کوردێکە لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەموو جیهان نەکرد لە کوردستان ئێمە بەردەوامە بینیشاڵە لە خزمەتان نابین و هەوڵە دەین باشترین بەرنامەکان پێشکەشکەین و لە بەرنامەکانیشدا ئیشاڵا کۆمەڵێک گۆڕانکاری زۆر جوان دەبێت لە داهاتووە نەکرد ئەو بەرنامەی بێداران و بەرنامەکان هەوڵە دەین دەستمان لە دەست یەکدا بێ بەرنامی جوانتر پێشکەشیەوەی خۆشەویست دەکەین سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەرمان بوون چایم وتان باز دەکەم تاس پێش و دێمەوە بۆلاتان من ماڵاوایتان لێکم کاتێکی خۆش منیش لەلایەن خۆمەوە هەتا توانام تیابێ خزمەت بە هونەری میلی کوردی یەکەم خزمەت بەو جەماوەرە خۆشەویست و بینەر و بیستەراکەم کە گوێگر و بینەری ئێمن من هەتا بتوانم لە خزمەتتان نابم و چی بە من بکرێ ئامادەم ئیشەڵا سوپاسان ساقی گردی کۆچ یاران دیارن ساقی گردی کۆچ یاران دیارن حوماڵان برێن بە ئینتیزارم یاخوانەی بینم فرمێسکی چاوت یاخوانەی بینم فرمێسکی چاوت هەناسەی ساردم شێتەجان دڵی شکاوم هەناسەی ساردم شێتەجان دڵی شکاوم شەباقێ هەیە لە پاشگشت شەوێ شەباقێ هەیە نازانم شەوقی شەبق لەکوێیە نازانم شەوقی خواجان شەبق لەکوێیە ساقی گەردی کۆچ یاران دیارن ساقی گەردی کۆچ یاران دیارن حوماڵان برێن بە ئینتیزارم حوماڵان برێن بە ئینتیزارم ڕقمە لە بەهار خۆشمەوێ پاییز ئەیدا دەیدا دەمانەی ڕقمە لە بەهار خۆشمەوێ پاییز چون لە بەهارە چون لە بەهارە کۆچی کرازیز هەیدا دەیدا ئەمانەی ئەمانە ساقی گەردی کۆچ یاران دیارن
یاران دیارن حوماڵان بەرن بە ئینتیزارن بۆ تۆم لەبەر کرد کراسی فەقیری بۆ تۆم لەبەر کرد کراسی فەقیری جوانی خۆم دانا وەڵا بە پیری جوانی خۆم دانا وەڵا بە پیری دەم خۆش کاک بورانجان مادوومان کردی زۆ سپاس من لە خزمەتتانام ئەوەی کەماوە ئەمەژەی پێ بکەم ئەمێ سپاسی کاکە ڕێباز بکەم یاوارەیە لەگەڵمانە مادوو بوو سپاسی بێپایانم بنێرم بۆ کەسێک کە زۆ مادووە لەگەڵ هەموو بەرنامەکانمانە ئەویش ئەحمەد خۆشناوەتیە هەر لێرەوە هەتا کولای هەتا کن قەراتێ سڵاو ڕێز بۆ کاکە ئەحمەدی خۆشەویست و بۆ کاکە ڕێباز هەرگیز زەبیری ناکەین ئێمە دایما لە یادمانە کاتیش خۆش بەمولایە سڵاو بۆ هەموو لایەک و خوا حافیز